لە ئەستودی کورسات نیوز لەگەڵمانە بەخێربی کاک فەرهەنگ سەرەتامێ لەسەر ئەو پەیامی دەستگای میدیایی کورسات ئەگەر هەچ قسەیەکت هەبێت تا دەستگای میدیایی کورسات ئێمە دەڵێن پابەنین بە هەر داواکاریەک کە مەبەستی یەخستی نێوماڵی کورد و ڕوونەدانی هیچ گرژی و ئاڵۆزیەک بێت خوێندنەوەتان وڵا خوێنمانەوە دەستان خۆش بێمە کۆزارێت ڕۆشنبیری دەستخۆشیتانە دەکەین هەنگایەکی بوێرانەیە لەم کاتەدا دیارە لە ڕوانگەی هەستکردنی هەمومان بە خەتەری قۆناغەکە هەموو میدیاکاران و هەموو کەناڵەکانە بێوکوێ خەمخۆر بن بێنە ژێر مەسئولێتی ئەم قۆناغی ئێستا ئەوەی کە هەست دەکەم لە بەیانیەوە تۆزێک کەناڵەکان بەرەو هێور بوونەوە ئەڕۆن ئەمەش دەستخۆشی بەڵام قۆناغێکی مەترسیدار تووشی بووین بەداخەوە ڕۆلی ڕاگەاندن گواستنەوەی هەواڵە گواستنەوەی زانیاری یا ڕووماڵکردنە لە چارچوبیتێکی کاری میدیایی بەداخەوە لێرە لێ هەندێک لادان هەندێک تێکەڵ بوون هەندێک تەخوینکردن و هەندێک ناوزڕاندن و هەندێک جملە و جملەکاری لە ڕێگەی ئەوانەی کە لە ڕێگەی پامنێرەکانانەوە یان ئەوانەی کە میوانەکان داوا دەکەن کۆمەڵێک گرژی و ئاڵۆزی کەوتەوە ئەمە خزمەت بە پرۆسی ئێستا بە قۆناغی ئێستای سیاسی خەڵکی کوردستان ناکەن. کاک فەرهەنگ ئەم داواکاری سەرۆکایەتی داواکاری گشتی دەستەی مافی گشتی ئەمە ینی کاری ئەوانە کە دەستگاکانی ڕاگەیاندن و میدیاکانی هەرێمی کوردستان پابند بکەن بە ئەو پێودانگەی کە هەیە بۆ ئیشکردن لە بواری ڕاگەیاندن لە هەرێمی کوردستانە یاخود ئەم بەرپرسیاری لایەنێشیەوە کە ئەڵێیت سەرۆکاتی داواکاری گشتی دەستەی مافی گشتی یعنی حەقی عام داواکاری گشتی بۆی هەیە لێپێچینەوە بکات داکۆچی بکات لە مافی تاک مافی گشتی مافی هەموو هاوڵاتیەک ئەگەر بە مەجرا قانونەکەی بڕۆن زۆر جار کە تاوانبارێک تاوانەکەی بەسەر ئەسپێ حەقی عام هەیە حەقی خاصەیە لە حەقی خاصەکە لێ خۆشە بێت ئەنجار و داواکە دوو بەرامبەرانە بەڵام شتێک کەمێنە لە مەحاکم و لە دادگاکانی پێڵەن داواکاری گشتی حەقی عام ئەمەش حەقی عامە بەپێی یاسا وەکو دەستگایەکی قەزایی لە هەرێمی کوردستان دیارە بۆ دەستگاکانی ئەوەی نردوو وێنەیەک بۆ سەرۆکایەتی هەرێم نێراوە وێنێک بۆ ئێمە بۆ وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەبەتی یاسا بۆ کاری پێویست لێرەدا بۆ کاری پێویستیە ئێمە ڕێنمایەکمانی ڕێنمایە ژمارەیەکی ساڵی 2014 کە تایبەتە بە سپیس و فرێکوێنس و ڕێخستنی کەناڵەکان لە هەرێمی کوردستان کاری میدیایی ئەم کەناڵانە ئەگەر هاتوو بەپێی ئەو ڕێنمایانە ئێمە لایەندا بۆ کەمتەرخەمی و سەرپێچەکانجی ئەگەر سەرپێچەکان وەکو ئەم چەند ڕۆژەی دوایی یان لە کاتی ڕووماڵکردنی بەرەکانی جەنگی یان قۆستنەوەی هەلێک بۆ تەخوینکردنی بەرامبەرێک لایەنێک یان هەموو کەناڵێک بەپێی مافەکەی خۆیەتی داکۆچی لایەنەکەی خۆی بکە لە گروپەکەی خۆی بکە لە کیانەکەی خۆی بکە بەڵام بەو شێوازە کە دەبێتە هۆی تێکدانی ئاسایش و ئارامی کۆمەڵایەتی سیاسی فەوزایەک دروست دەبێت خەڵک تێدا زەرمەند دەبێت شارێک خەریک و چۆڵ بکرێت لە کەرکووک هەمومان دیمە ئەوش بۆی چەند کەناڵێکەوە بەپێی گواستنەوەی زانیاری ڕاست دروست ئیش بکات بەڵام بەپێی زانیاری وا دروست ئیش مەکەکە نادروست ببوورە ئیش مەکەکە ترس و تۆقان لە دڵی خەڵکی کوردستان و کۆی کۆمەلگات تووشی دڵڕاوچێ و قەلەقێکی وا بکەی کە ئاسارە دەرونیەکانی کاریگەر دەرونیەکانی وا بە ئاسانی و کۆی نایەتەوە. زۆر باشە جەنابتان وەکو وتەبێژی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا وەزارەتی ڕۆشنبیری چی کردو بووی کە لەم ڕۆژەدا ڕۆڵی هەبێ و بتوانێت ئەویش هەر هیچ نەبێت کە بەرپرسیارە لە کاری دەستگاکانی تیڤ و ڕۆژنامە و ئەو لایەنانی کە لە بواری ڕاگەاندن کار دەکەن بۆیە کە بتوان ئێوە ڕێگری بکەن لەو کارە نەخوازراوانی کە ڕوبەڕووی ینی هەندێک لایەن و هەندێک ناوچە دەبێتەوە لە هەرێمی کوردستانە. من بۆ خۆم بە شخصی تەلەفۆنم بۆ دوو بەرادری بەرپرسی پارتی و یەکێتی کرد باش سەبارەت بە ئەوانە کە لە سەری سەرەوە کەناڵەکانیان کۆنتڕۆڵ بکەن دیارە هەر کەناڵێک بۆ ئەم کەناڵان نووسراوەسە کورساتە ئێنارتی ڕوودا و کوردستان بیچارە تەڕەفن لە مەوزوعەکە هەرێکە بە پێی ویستی خۆی ئارەزووی خۆی ئەوێ ئیشەکە بەلادارت بە بۆ نمونە من ئەگەر کادرێکی پارتی بم لە هەولێر زۆر مهتەم دەبم بە ڕوودا یا بێت و چوار ئەمە حەقەتە ئەگەر من لە سلێمانی بم ئەوە کورسات نوویسە و گەلی کوردستانە و ئێنارتی و ئەمانە ئەکرێتەوە بۆیە ئەمە زەعزەعەیەکی کۆمەڵایەتی فەوزای کۆمەڵایەتی سیاسی گەورەی لێکەوتەوە ئێمە قسەمان لەگەڵ کردمان داوا دەکەین بەڕێ قانونێکە ئێمە بیجرعاتەکانی خۆمان دەکەین بەڵام سوورەتێکی گرنگترە قووەتێکی قانونی هەیە لە پەیامەکەی ئێوە دەڵێن داواکاری سەرۆکی حکوومەت لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیری و کار بکات بۆ جێبەجێکردنی ئەم ئاگادارکردنە بەڵێ ئەمە جێبەجێ کراوە داواکاری گشتی حکوومەتە دەسەڵاتێکی دادوەریە ئێستا ئەمان ئەڵێن لە سۆنگەی ئەرکەکانمان لە پاراستنی مافی گشتی و ئاسایش و ئارامی هەرێمی کوردستانەوە ناچار دەبین بە جوڵاندنی داوای سزایی سەریکە جوڵاندنی داوای سزای یاسایی تحریکی لە قازای با پێ بڵێم دژی هەر کەناڵەکە سەرپێچی بکە سەرپێچی لە چی بکە ئێمە بەندەکانمانێ لە مادەکانی 3 و 4 لەم ڕێنمایی خۆمان کەوتمان پێشتر ئاسایشی کۆمەڵای تێک بدا ئاسایشی خێزان تێک بدا
معلومات و زانیاری ئەمنی خەتەر کاریگەر بڵێ هێزەکەی ئێمە لە فلان شوێنە هێزەکەی ئێمە 10 کیلۆمەتر کەتە لەوەرلەتە لەوەر لێ بوو لە مەخمور وای کرد لە شنگال وای کرد لە حەویج ئەمە خەتەرن ئەمە پێدانی زانیاریە بە ناوی سەقی سەحافە بە ناوی میدیاوە تۆ زانیاری دروست بە دژمەکەی خۆت دەڵێ یان نابێ ئێستا ئێمە لە چوارچێوەی عراقیین ئێتا ئێستا ڕێفراندۆمان کرد ئەمە شەنی ئێمە نیوەکو وەزارەت بەڵام ناکرێت تەخوین هیچ دانێک چێ دژە چێ بەرپرسە چێ نیە لە سۆنگەی ئەم باوەڕەشەوە هەموو هەرێمی کوردستان ئەوەی کە دەنجی داوە بۆ بڵێ ئەوەی کە نەیداوە بۆ بڵێ ئێستا توش و ڕۆبەڕۆ ئەم کارەساتە گەورە بینەوە لەبەر ئێمە لە یەک پاسی لە یەک کەشتین بە یەکەوە هەمومان نەتیجەکانمان ئارەسی ڕووداوەکەم گۆڕ هەمومان تووشی لا سامح لە ڕووداوێکی زۆر خراپ بین هەموو بۆیە دەبێ من لێرە وەکو وەزارەتی ڕۆشنبیری داوا دەکەم ئەمە بە نەزەر ئێمە زۆر مهمە ئێمە ئێستا وەرەقی عملمان پێەیە کە ئێمە مەماڵ لەگەڵ داواکاری گشتی دەکەین کە داواکاری گشتی بە نەزەر ئێمە ئەمرێت چونکە وێنەیەک چۆ بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی دیوان وەزارەتی ڕۆشنبیری سندیکا ئێمە ئەم مەسئولیەتە بە تەعاملی قانونی هەڵدەگرین لە ڕێی بەڕێوەبەرەتی گشتی ڕاگەم بوو ڕاگەاندن و چاپ بڵاوکردنەوە لەگەڵ بەڕێوەبەرەتی یاسای خۆمان ئێمە هەر کەسێک بەپێی ئەم داواکاری گشتی بە پێم ئاگادارنامەیە بۆی هەیە کاتێک بزانێت میدیاکان لەو چوارچێوە تێپەڕین زیانیان بە ئاسایش نیشتیمان و وڵات و سنوور و ئەمنی قەومیمەدا باش کات بکەن ئێمە بە پێی ڕێنمایەکانی وەکو وتم ژمارەیەکی 2014 بەڵێ سزایەکی احتمیان دێ سەبارەت بە هەندێک پرسی دیکە مە گفتوگۆ بکەین ئەمە ئەو پرسم ئاخۆ کە لە ئێستادا ئەم لایەنەی کە ڕێنمایی داوە بۆی کە کەناڵەکان بۆ شێوەیە کار بکەن و دەستگای میدیای کورساتیش بە هەمان شێوە دەڵێ ئێمە پابەند دەبین تا ئێستا لە دەستگاکانی کە جۆمان لێ نەبووە کەوانیش پابەند بن بە داواکاری بۆ هێورکردنەوەی وەزعەکە و ئەم هەلە نەقۆزرێتەوە بۆی کە هەندێک لایەن سوود بن بێتیایە وەزارەتی ڕۆشنبیری تا چەند دەتوانێت ینی لایەنەکان و کەناڵەکان و دەستگاکانی ڕاگەیاندن پابند بکات بەم بڕیارەوە و ئەگەر پابند نەبن ئیجراتەکان چییە بەرامبەریان هەر ئەوەیە کە دەوترێت ینی بە جوڵاندنی داوا لە سەریان یا شتیکە هەیە ئەمە خۆی ئاگادارکردنەوە لە ڕووی قانونیەوە زۆر گرنگە خاڵی دوو لێرەوە بەناوی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەت یاریمی کوردستانەوە داوا لە سەرجەم کەناڵەکان دەکەم ئەوانەی کە تا ئێستا کە من تۆ لە ستۆری کوردستان قسە دەکەین پابند بنوەتە لە هەژدەی مانگۆ کراوە لە دوێنێ کراوە تا ئەم لە حەزێ پابند نەبن تکایە پابند بن و ئەبێ پابند بن و ئەگەر پابند نەبن بڵێ ڕوبڕووی سزای یاسایی دەبنەوە جگە لە ئێمە کە بەرە پێڕێنمایەکان سزامان داناوە داواکاری گشتیش ئەگەر لە دوایە دڵ داوای سزایی لە ئاخر دێڕات ئەگەر داوای سزایی نەزوڵێ داواکاری گشتی خۆی بە پێی بۆ ئێستا ئەوەی ئێوە نووسراوە ئاماژە بە نووسراوی ژمارە 580 ئەوەی کە داواکاری گشتی کردوتی ئێوە دەڵێن لە سۆنگەی خەمخۆریمان بۆ باردۆخی ئێستای کوردستان واتە ئێوە اعتراف بۆ دەکەن کە دۆخەکە مەترسیە و ئێوە ئەگەر خۆتان بە غەمخۆر نەزان ئەوە ناکەن هیوادارم هەموو لایەنەکانی ترخوان بە خەمخار بزانن وەلەو خەمخۆریشن بەڵام لە سۆنگەی باوەڕبوونیان بە جوڵاندنی بەعزێ هەواڵ بۆ بەرژەوەندی لایەک و دژی لایەک ئەمە خەتەرە لە وڵاتی چین با پێت بڵێم مەسەلەی وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی کەنارخراو بووە ئێمە بەس ئەتەکێتی ئەوەی کە ئیجازەیە گۆرەگری و ئێمە نووسراەکەین بۆ ناوخۆ ناوخۆ پشگیری ئەکە ئەوەی لێرە لە سلێمانی بەس لە کەنارخرا ئەوەیە کە ئێوە ناتوان زاڵون بەسەر ئەو ئێمە لایەنێکی عقابی نین ئێوە بەس بڕیار دەرەکەن ئێمە بڕیار ئێمە داوا لە دەرگاکان و بڵێ داوا لە دەستگاکان دەکەین ئەو کاتە پۆلیس و ئاسایش بۆ نمونە ئەگەر بڕیارماندا خوا نەخواستە دەستگاکەی ئێوە دابخەین ئەبێ بڕیار بن ڕێ بەڕێوەبەرەتی گشتی ڕاگەاندنی سلێمانیوە ئەمرێک دەردەکرێت ئەنێرێ بۆ پۆلیس لەبەر فلانە مادە فلانە خاڵ فلانە بڕگە فلانە بەش کوردستان هەستا بۆ داماخستن اینجا پۆلیسی ئاگادارتان دەکاتەوە ئەمە جیهاتێکی تەنفیزینین لە 2010 وەزارەتی ناوخۆ و حکوومەتی هەرێم دەستگا قەزاییەکان تەنفیزین کە ئەڵێم وەزارەتی ئێمە لە کەنارخراو بەداخەوە ئەم ڕێنمایانە ناتوانێت مواکەبەی قانون بکە قانونەکەش ئەمە حاڵی پەرلەمانە بینین ناتوانێت بڕیارەکان قانونەکە تعدیل بکە ئەم یاسای کاری میدیایی لە هەرێمی کوردستان یاسای بەدەستکەوتی مافی ڕۆژنامەنووس ئەمانە پێداچوونەوەی دەبێ یاسای ڕۆژنامەنووسان پێداچوونەوەی دەبێ ئێمە لە دنیای قانوندا ناتوانین مواكبة واتا مخاطبة يشتاق بكنش أوي إما تعليمات أوي كقانونا وقانون خاضعي تعليمات برا خاضعي قانونا ناتوان قانون كجو ببرلمان بيجوري أمش حالي برلمان كمان زور باشا أم برياريك درت شوا لەلایەن سەرۆکایەتی داواکاری گشتی دەستەی مافی گشتی وێنەیەکیشی نێراوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرەتی کاروباری یاسایی ئێوە ینی وێنەیەکتان لەمە بەدەستگەشت بەڵێ دوێنێ ئەمە ناڵێ مثلا بۆ کاری پێ ناڵێ لەگەڵ ڕێزدا کە دەڵێ بۆ کاری پێویستیانی ئەمە دەوت العلاقە ینی ئێمە پەیوەندیدارین بە کێشەکە بۆ کاری پێویست کە بۆ کاری پێویست هەر کاتێک
ئێمە لەگەڵ ڕێنمایەکەی خۆمان ئەمڕۆ بەشی یاسای ئێمە ڕێنمایتان دەرکردو ئەمڕۆیەوە ئەمڕۆ بەشی یاسای ئێمە لەگەڵ بەڕێبەتی گشتی ڕاگەاندن و چاپ بڵاوکردنەوە خێرێکی و سەرگەرمی ئەوەن متابعی جددی کەناڵەکان بکەن وە لێرە من داوا لە هاوڵاتیانیش دەکەم هەر کەسێک زانی پێڕاگەیش فریاکەوت شتێکی لە کەناڵەکان کە تایبەتە بە مەسلەی داواکاری گشت زەقکردنەوەی چشنەی خۆیەکان بڵاوکردنەوەی گۆڕنەوەی تۆمەت لە نێوان لایەنەکان بەخشینەوەی تەخوین پازن سێ خاڵە هەر سێ خاڵەکان جەوهرین گرنگن ترسناکەن زەقکردنەوەی کێشە بڵاوکردنەوەی گۆڕنەوەی تۆمەت بەخشینەوەی تەخوین زۆر خراپە زۆر مەترسیدارە بۆ ئایندە بۆ ڕقێک لەنەوەی ئایندە دروست نەبێ ئەم ڕقانە بڵاو مەکەنەوە تکایە ئەمە بە ناوی سەبقی سەحافە و پەیامنێرمان لە یەکەم کەس گەیشت ناو شوێنی حەدەسە کەڕداکەمێکە سەر پێچەکان کە زاندرا بۆیە لێرە تاکید دەکەم من ئەمە تاکید دەکەمەوە هەر هاوڵاتیەک هەر خەلێک هەر هەڵەیەک هەر سەر پێچێکی بیست بە ئاگادارمان کات لەڕێی ئەو کە بەرەبراتانی کە هەمانە لە سلێمانی لە هەولی لە دۆک ئاگادارمان کاتڕ لە سعات ئەونا فلانە مەوزوع فلانە پەیامنێر کارێکی کرد دژ بە بنەماکانی مافی کاری ڕۆژناوی میدیایی بوو یان دژی هەندان و تەخوین و تۆمەت زۆر باشە ینی جەناب داواکەی کە خەڵک چاوی وەزارەتی ڕۆشنبیری ببووی کە لە ڕێگەی کەناڵەکانەوە گەر هەر شتێکی لەو شێوەی کە باسمان کرد کاریگەری هەبێ بۆ سەر ئەم ڕۆژە ئێوە ئاگادار بکاتەوە بەڵام ینی وەزارەتی ڕۆشنبیری خۆ نابێت خۆشی ینی دەستگایشی ئەنساتی هەبێ بووی کە بتوانێت کەناڵانە ئینساتکەن ئێوە چکە دەبینین لە دووسێ ڕۆژی ڕابردوودا کە ئەم وەزع بەو شێوەی لێ هاتۆ بە دیاریکراوی لە شاری کەرکووک هەمومان ینی چاومان لەسەر سەرجەم کەناڵەکان و دەستگاکانی ڕاگەاندن لە هەرێمی کوردستانە ئەبینین کام دەستگا چۆن کار دەکاوە دەستگاکەی بەرامبەری چۆن کار دەکا ینی خۆ ئێوەش خۆتان لە وەزارەتی ڕۆشنبیری بە هەمان شێوە ئەو متابعەتان هەیە وایە نە جنابی وەزیر جنابی بریکاری وەزیر بەڕێوەبەری گشتەکانی لە هەولێر لە دۆک لە سلێمانی ئەوانەی ڕاگەاندن مختصن بۆ لەگەڵ بەشی یاسایی ئێمە خێرا پەیوەندیمان بەوان نەکرد کە پەیوەندی ڕاستەخوان لەگەڵ کەناڵەکان هەیە تکایە ئاگادار بن هێور بنەوە دەرفەتەکە مەقۆزنەوە بۆ دژایەتیکردن و هەڵوێستیان چی بوو هەڵوێستیان وتیان بەسەر چای ئەمە بە ڕێنماییەکانەوە کار دەکەین بەداخەوەکەنیان ساتی کە من بێشمە ناو ستۆدیۆ لەگەڵ جەنابتان گفتوگوێ بکەم هەندێک کەناڵمانە بینی کە ینی بە شێوەیەکی زۆر تونتر لە پێشووتر قسەیەک بەداخەوە ئەمە هەز نەکردنە بەرپرسیارەتی بەداخەوە تکای خوێنی شەیدەکانی کە دوێنێ پێرە شەید بوون تکای سووتاندنی ئاڵای پیرۆزی کوردستانی لێ دەکەم ڕاگەاندن ڕەوشەکە لەوە خراپتر جێبەجێ نەکا پەیڕەوی نەکا ئەمە ناوی سەبقی سەحافیە ناوی ڕاگەاندنی میدیای تکایان لێ دەکەم ئەمە نەقۆزنەوە بۆی لایەک بکەن بە پاڵەوان لایەک تەخوین کرد ئێمە هەمومان زانین معاملەکە چۆنە معادلەکە چۆنە بەڵام ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری حەقمان نییە مختص نیم عەسکەر نیم هێز لە چێ جوڵە لە چێنە کاری پەیامنێریش ئەوە نییە گواستنەوەی هێز بینەر بڵێ زانیاریە ئەمە زانیاری پێدانی دوژمنە بەداخەوە لە شەڕەکانی داعش هزار کەسمان شەید بوو بەداخەوە هەندێک ڕاگەاندن زۆر سەر پێچم کاریان کرد نەمانتوانی هەندێک کەناڵ محاسبە بکەین لەبەر ئەوەی هەتا ئێستا هەژمونی حزب لەسەر ئەم حکوومەتی هەرێمی کوردستانێ بە پارتیش و بەیەکێتیەوە لە مەشان ناتوان ینی ئێوە ئەمە داواکاری گشتی ئەگەر ئێمە نەمانتوانی داواکاری گشت نیتوانی حەق ئێمەش و داواکاری گشتە زەکات پیشنەوە باشە ینی من ئەمێ پرسیارێکی دیکە بکەم هەر بۆی کە سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن پابند بن بەم بڕیارانەی کە دەرەکرێت لە پێناو بەرژەوەندی ینی خەڵکی کوردستان و خاشی کوردستان و سەرجەم ئەو ناوچانەیە کە لە ئێستادا هەندێک کەناڵ باسی دەکەن لێرە لەوێ کە دەڵێن لە دەستمانداوە بەڵام ینی بۆ وەزارەتی ڕۆشنبیری نایەت ینی کۆبوونەوەیشی خێرا بکات بۆ سەرجەم بەرپرسی یەکەمی کەناڵەکان کە هەندێک گوردەکاری ئەم ڕووداوە خەتەرانیان تێبگەێنێ بۆی کەوانیشتوان ینی پابند بن یا هەڵوێستیشان هەبێ بەرامبەر ناڵێم ئەمە ئەمڕۆ کۆبوونەوەکە لەگەڵ جناب وەزیری ئەمە لەسەر خەت بووین کەشتێکی وا بکەین بەڵام ئەمڕۆ کۆبوونەوەیەکی تر هاتە پێشەوە بەڵام ئێمە لە بەیانیەوە عوتڵەشە جومعەشە هەینی بڵێ ئەبێ قسە بکەین چکە ئەمە عوتڵە ڕێگە بۆ لەو ناگرێت بەڵام ئەمە ئێستا خاستن ئەمە دوێنێ ئەم بڕیارەکە هەژدەی مانگ دەرچوو نەتانەتوانی ینی دوێنێ ئەو کارە بکەن کاک فەرهەنگ دوێنێ دوای دەوام بە ئێمان من بۆم هاتووە بە نوسخەیەکم بۆ هاتووە بە ئیمێڵێک بۆم هاتووە کاتێک کە داوام نەما ئاگدارکەوینەوە ینی دروستە و دووریژ نی نزیکە ئێستا یەکشت ماوە بیکەین باش داواکاری گشتی ئەبێ سوپاسی ئێوە بکە بۆ چاودێریشتان بکە ئێمەش بێ سوپاسانکە چاودێریشتانکەین ئەو کەناڵەکە ناوێ ناتوە NRTە ڕووداوە کوردستان 24 ماوە بە پێی زانیاریەکانی من بەرلەوەی بەمە ناوستۆ دیارە ڕوودا و ئاگادار کراوەتەوەلەوە 24 ئاگادار کراوەتەوە NRTش ئاگادار کراوەتەوە بۆ خۆم بۆ نردوم دوێنەر بۆ NRTشم نادووە بۆ خۆشیان بەدەستیان گەیشتوە بۆیە داوا دەکەم لە ئێستادا بە مەسئولانە هەڵسوکەوتی کاری میدیای تیکی میدیایی بکەن زەرە لە نیوە بگەڕێتەوە قازانجا ئەوەی دوێنێ باسی سەرکەوتن و ژێرکەوتنی دەکرد ئەمڕۆ بە ئاقارێکیدا دەبە ئەمە خراپە خەتەرە کار لێ بگەڕێن بۆ خاوەن کار من کاری تۆ نەکەم تۆ کاری مەکە
لە ئایندا بە پەشیمان نبینەوە بەڵێ ئەبێ ئێمە مەسئولێتی هەر یەکەمان هەر تاکیی کورد هەر خەڵکێکە بە پرسە بە پێی ئەو بەرپرسبێ کە دەنجێکمان داوە وەکە دەنگمانداوە ئەبێت تحملی مەسئولێتەکە بکەین هەری چێکمان لە ئاستێک بۆیە داوا دەکەم لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە ڕاگەیان کارەکان لە سوۆشیال میدیا لە هەم ئەوانە ئیلتیزام بە ناسکی قۆناغەکە بکەن وە قۆناغەکە من با لەدەست دێت لەوە دەرنەچێ چونکە دوای پەشیمان بنمان کارەسات لێ دەقم با سیاسەکانمان هەڵەوکەم و کورتەکانی خۆیان چاچیکەن بۆ میدیا بێتە تەرەف بۆ میدیا لە بینی پارتیویەکێتی و گۆڕان و یەکگرت و کۆمەڵی بەتەرەف لە کەناڵەکەی خۆت مەدحی لایەنەکەی خۆت و حزبەکەی خۆت بکە بەڵام تەشهیر و تەخوین بە خەڵک مەکە منافق مەبە ئەمە کارەساتەکەی باشانی ئێمە منەمێ ئەو بڵێم کاک فەرەنگ میلەتی کورد و نەتەوەی کورد لە ڕابردووە لە ئێستاشدا کە زۆرێک لە کارەساتی خوێناوی بەسەرماندا هاتووە ینی دەستی دوژمانی تێدا بوو ئەنیستۆگەلی کورد بگا بە و ئاوات و ئامانجە لە مێژینانی کە هەمیشە هەوڵی بۆ داوە بەڵام ینی بۆ دەبێت ئێمە کەناڵە ناوخۆیەکانی خۆمان و دەستگا ڕاگەیاندن و میدیاکارەکانی خۆمان ئەو نیژانی ببنە بەشێک لەو لایەنە خراپ و سلبی کە دەبێت ڕەوشی کوردستان و ڕەوشی خەڵکی هاوڵاتیانی ئەم هەرێمە بەرەو ئاقارێک برن کە هەمیشە لە ڕاوچێدا بن هەمیشە لە ترسدا بن بۆ ئێمە ینی کارێک نەکەین وەکو ڕاگەیاندن وەکو دەستگاکانی ڕاگەیاندن وەکو ڕۆژنامە نووسان کە میلەتەکەی خۆمان لەوەی کە هەیە زۆر واعیە بەڵام ئێمە واعیتری بکەین و بە ئاگاتری بکەین بەڵام بەو شێوەی کە خۆمان وەبەسمانە نەکترس و دڵە ڕاوچی وەکو جەنابیش تەڵی تەخوین و بەخشینەوەی تاوان بۆ لایەنەکانی بەرامبەرمان بکەین. برادر ئەوەی لە کاری میدیا ئیشەکە لە هەرێمی کوردستان لە دەستگا جیاوازەکانی میدیا ئیش دەکا لە دوجار خەڵکی وڵاتەیە کەسمان لە مەری خۆ نهاتوین هەمومان دابەش بووین بەسەر ئاراستە و فکرە جیاوازەکان دابەش بووین بەداخەوە من ئەوەی کە خۆمەیکەم و حزبەکەی خۆمەیکە ئەمە زۆر بە 100% ڕاست زانم بەرامبەرەکەم تەخوینەکەم بەرامبەرەکەی من خۆی بە باش زانم من تەخوین دەکە کارە ساتەکە لێرەدایە مادەم سیاست هەمومان لە ماڵەکانی خۆمانەوە دێنە دەرەوە لە دواناوەندی و لە ئامادەیەوە فێری سیاست دەبین سیاست بکەین ئەمە کارە ساتەکەمانە مادام ئێمە لە وڵاتەوە کووتم سەرەتا دەژین تەرەفین تۆماتیکی وەکو دەنگدانەکەی کاکەن مەڕۆ بۆ نەخێر وەرە بۆ بڵێ ئیشی من نییە بڵم چی ناڕواژی هەڕوە ئیشی من ئەوەی بڵم کاکە ژیان لە ڕاگەاندنەکان ئیشەکە تێکمەدەن دەنگدان ئەرکە و مافیشە ئەرکمە بەشداری بکەم مافە دەنگ بەکوام لایەن دەدەم خەڵک لەوە تێناگە ئیتر ئەمە شەڕێکە کاکە خەڵکی کوردستان تووشی لێوارێکی هەڵدێری هزار بە هزار و مەترسی بووە من بێم لە پێناوی کە حزبەکەم و مدیری کەناڵەکەم دەستخۆشیم لێ بکە معلوماتێک بە موبایل بگوازمەوە تەرمید و شەید بگوازمەوە ئاڵایە گەستونەر بیگوازمەوە ئەمە کارە ساتن بووە لە خەڵکو بینەر بکەم بگری ئەخە دەبێت تۆ ئەمە بزانی تۆ ئەبێ ئەمزانانی هەمومان با پێشمەرگە بین بەڵام هەری چێکمان لە مێزەکەی خۆمان لە کورسەکەی خۆمان لە دارەکەی خۆمان لەو شوێنەی کە مەسئولەتمان تێدایە باوچێک ناو خێزانەکەی ژنێک لەگەڵ مێردەکەی ڕەفیقی لەگەڵ هاوڕێکەکەی تری کافتریایەک هەمووی بە حەز بە مەسئولەت بکە ئامادە بێ قوربانی بدا لە پێناوی هێورکردنەوەی بارودۆخە سیاسیەکە ئەوی تریش و ئاخری جاریش خەڵک کەوتەوە سەر مێزی گفتوگۆ چی ئەڵەن ئەو لایەنانەی کە دۆخەکە تێک دەدەن کە بەشیان هەبێ لە بنزین پێداکردنی ئاگەر ئەبێ ئەم ئەومان لەبەرچاو بێت زۆر باشە کەواتە وەکو پێشووتریش پێم وتیت ینی بڕیارێکە دەرکراوە یاخود داواکاریەکە کە لە سەرۆکایەتی داواکاری گشتی بۆ دەستی مافی گشتی ئاراسێم کەناڵانە کراوەکو جەنابی شەدوتت کۆمەڵێ ڕێکار و کۆمەڵێک پێودانگ هەیە دەبێت بژیرێتە بەر بۆی کە ئەم بڕیارە بگاتە شوێنی مەبەستی خۆی و کاری جددی و بەرپرسیارانی لەسەر بکرێت ئێمە ئێستا وەکوتمان دەستگای میدیای کورسات پابەندە پێ سوپاس دەکەین ئێمەش ئێمە هەمیشە ینی لە سۆنگەی پەرۆشیمان بۆ دۆخی کوردستان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمیشە ویستومانەوە دەستگایە بین کە ڕاستی و دروستی ڕووداوەکە بگەێنین بە بینەر بێ ئەوەی کە خۆمان لایەن و پەیوەندیدار بین تایدا بەڵام ئەوە لە داهاتوویشی نزیکدا چونکە ینی دۆخەکە زۆر هەستیارە نابێت ینی کاتەکە بگاتەوەی کە وەکو جەنابی شوتی ئێستا بەیانی ئێوە دەوامتان نییە بەڵام هەینیە دەچنەوە بۆەوەی کە ئەم ڕێکارانە تەواو ئەبێ جراتێک بکەین گەر ئەو ڕێکارانش تەواو من ئەم ئیجراعاتان کرد ئێوە کە نووسراوێکتان کردووە ئەم دێڕی ئێوە دووبارە دەکەمەوە داواکارم سەرۆکی حکوومەت داخلی ئەم پرۆسەیە بێت ڕێزنی سیروان بازانی بەرز کاقوڵات تاڵەبانی با داخلی و پرۆسە بن هەریەکەوان داخل بوون قووەتی بڕیارەکە زیاتر زۆرتر بڵێ کە من هەست بکەم حکوومەتەکەی من کوێ من وەزارەتی ڕۆشنبیری سەروی خۆم هەیە ئەنجومەنی وەزیرانی بەڕێز ئەنجومەنی وەزیرانی بەڕێز پێکات لە چەند وەزیرێک هەرێکێک لە حیزبێک و لە گروپێک هاتون بۆیە حکوومەت دەبێت بە کاملی لەم زەرفا وەک چۆن هەمووی ئەبێ
ئاگای لە وەزارەتی پێشمەرگە بە دەستگا ئەمنیەکان بێت بە ئاگان لە دەستگا ڕاگەندەکانیش بێت باش دەستگا میدیاکان ئەتوان ئاڕاستی ڕووداوەکان بەرەو ئاقارێکی خراپبەرن و دەتوانن بەرەو ئاقارێکی هێمنکەرەوە بڕیارەکانی ئێوەکو وەزارەتی ڕۆشنبیری قووەتی قانونی هەیە و ئەتوانن ئێوە دەستگاکان پابندکەن ئەگەر گریمان سەرۆکی حکوومەت و جێگرەکەشی نەهاتنە ناو بابەتەکەەوە ئێمە دەتوانین ئاگاداریانکەینەوە غەرامەیانکەین ئەگەر لەمان ئەمانە ئیجراعاتی مەودا درێژن بەڵام ینی تۆ ئێستا بۆ ئەم ساتە کە ینی کاتەکە زۆر هەستی ئەتوانم پێ بڵم لە سعاتی دوای ئەم چاپێکەوتنە دەست بە ئیجراعاتەکان دەکەین وەکوتم بەرزەنان بیوزیرە قسەمان کردووە بەریکار بەڕێوەبەری ڕاگەاندنی هەموو شارەکان قسەمان کردووە پەلە بکەن لەوەی هەر ڕووداوێکیان دی لە ڕێی ئەنساتەکەی خۆمان و جارێککە من هاوڵاتیان ئەەکەم بە چاوی وەزارەتی ڕۆشنبیری کە بەرچاوڕوونیمان پێ بدەن و ئێوەش هەموو لایەکتان زۆر ئاسایی بڵێ فڵانە کەناڵ پابند نەبووە بە داواکاریەکەی داواکاری گشتی یا ئاگدارەکەی ئاگدارکردنەوەکەی داوا تۆ ژەڵی بەڵگە چیڵی نەفەر ئەوە بەڵگەکە فەرمو بە پێی ڕێنمای ئێمە یەک دوو سێ ئەمجارە نووسراوەکەکەین بۆ بەڕێبەتی ڕاگەندەکانی خۆمان هەر یەکە بە پێی ئەو ڕێنمایەکە دانراوە و کوتم ڕێنمای ژمارە یەکی ساڵی 2014 دایدەخی بەڵام ینی ئەمە جاریشکرد تەشید لەوە بکەم و ینی ئەم ڕێکارانە تۆزێ خۆتە زانیت ینی لە بواری ئیشەکەی و لە بواری ئیدارایی شارە زای دەزانی کە ئەمانە هەندێک کاتی ئەوێ وایان نە کاتی ئەوێ بڕیارە ناگەر بوو شووی کە جەنابەت دەڵی دەربکرێ بۆ سزادانی لایەنێ فەرمانێکی لە ڕێی بەڕێبەراتی گشتی ڕاگەاندن و چاوبڵاوکردن دەردەکەین بەڕێبەراتی ڕاگەاندنەکە ئەگەر کەناڵەکە لە سنووری هەولێر و دۆک بێت ئەو بەڕێوەبەری ڕاگەاندنی هەولێر دۆک دێت کە ئەگەر کەناڵەکە شوێنی پەخشکردنەکەی لە سلێمانی بێ لە ڕێی بەڕێبەراتی ڕاگەاندنی سلێمانیەوە قفڵیەکە زۆر باشە ینی ئیجراعاتە سەریعەکە چییە بووی کێسەوە تا ئێمە ینی بەبێ ئەوەی کە هیچ لایەک ینی فشارمان بخاتە سەرک و دەستگای میدیای کورسا دەڵێن پابندین بەم بڕیارەوە گەر دەستگاکانی کە پابند نەبوون ینی لە ئێستادا بە خێرایی چی ئەکرێ بەرامبەریان هەر ئەوەیە کە وەکو جەناب بدوت بە تەلەفۆن داواکاری گشتی سزا دەجوڵێنێت داواکاری گشتی یعنی ئەو کاتێ ئێوەش نابنە تەرەف داواکاری گشتی ئێمەش ملزم دین بە جێبەجێکردنی داواکاری گشتی کە بە ئێمە ئەڵێ بۆ کاری پێویست لە وێنەکە ئەوەی کە داواکاری گشتی دیکە بە نەزەر ئێمە ئەمرە زۆر باشە ئێمە ینی کاک فەرهەنگ گۆمەشینی منەمێ ئەو لە جەنابەت بپرسم و بزانم ینی پێشتر زۆر ڕووداوی دیکی لەم جۆرەمان بەسەر هات و بینیمان کە زۆرێک لە میدیاکان لە هەرێمی کوردستان بێلایانی خۆیان لە دەستدا و بوونە لایەنگری هەندێک لایەنی دیاریکراوە بۆی کە چۆنەڵی وەکو لەم بەیان نام و داواکاریانشدا هاتووە کە هەلەکەیان خۆستەوە و تەخوینی بەرامبەریان کرد و ئاقار و ڕووداوەکانیان بە ڕێگایەکدا برد کە خواستی گەلی کوردستان نەبوو ئێمە دەتوانین چۆن سوود ئالەم ڕووداوە ینی ترسناکانە وەربگرین کە کاریگەری ئەکاتە سەر داهاتووی ئەم میلەتە داهاتووی خاشی کوردستان داهاتووی نەتەوەی کوردستان بۆی کە لە داهاتوو ئەگەر هەر ڕووداوێکی دیکەی نەخوازراوی لەم جۆرەش هاتە پێشەوە ینی میدیاکان دەبێت چۆن کار بکەین و چۆن بەرچاوڕوونیمان هەبێ بەڕاستی وەکوتم ئێمە دوو یاسامان هەیە لە پەرلەمانی کوردستان دەرچوو یاساکاری میدیایی ڕۆژنامەنووسان لەگەڵ یاسای دەستکەوتنی زانیاری باش ئەگەر هەر کەناڵێک بە پێی یاسایە کە داوا بک زانیاری بدرێت تەواوە بەڵام ئەو بەمەرجی ئەو زانیارانەی کە زانیاری گواستنەوەی هەواڵی ئەمنی نەبن ئەمنی واتە ئاسایشی نەتەوەی و نیشتیمانی تۆ کە بە کەناڵێکت نەدا ئەمە ناچێتە خانێ ئەوەی کە تۆ زانیاریم لێ شاریتەوە ئەم زانیارێنی کە پێویستە بگوازرێنەوە بە هاوڵاتی کاری میدیا ئەوەیە کاری میدیا ئەوە نییە نهێنی ناو سنگەرێک بە خەڵک بڵێ کاری ئەوە نییە بڵێ ئەمە حەشتی شعبی گەیشتە بەردەم پارێزگار کاری میدیانی بڵێ ئەمە تەلوەرد سقوتی کرد کاری میدیانی بڵێ مەخموور چۆڵ کرا کاری میدیانی بڵێ تەپە گیرە ئەمە کاری میدیانە ئەمە دڵخۆشێک دەداتە دوژمنەکەت دڵڕاوکێش لای خەڵکی کوردستان دروست دەکات بەوەی ئەم قڕبەسەری توشملتێک بێت من مەبەستەکەم جا ببورم نهات مسەڵامەکەت ئەمەوێ ئەوە بڵێم ئەبێ هەستکردنمان بە مەسئولیەتەکە لەم قۆناغە زۆر مەبەستم ئەو هەستکردنە بوو کە نەک پابندبی بە هەندێک ڕێکارەوە کە هەیە لە ینی ئەگەر من ئەگەر داواکاری گشتی فەرمانێک بۆ NRT کورسات نیوس و 24 ڕوودا نێرێ نابێ خۆی هەستێکی قەومی بێت کە لەم قۆناغەدا میلەتەکەمان خەریکە تووشی هەڵدێرێکی 100 ساڵەیی دەبێتەوە ناکرێ بە ناوی ئەوەی کە وەکوتم سەرۆکی دەستگاکەی دەستخۆشی لێ بکە ماڵی میلەتێک گوێرانکە بەهۆی راپۆرتێکی هەڵا دایان پێشمەرگە بە شەیدن کرد و بەدیلکردمدا ئەی هەستکردن لێرە لەم قۆناغە بە مەسئولیت نەکەی هەست بە لێ پرسراوێت نەکەی دەکەی بێ زەحمەت کە وڵاتیش ئارام بۆ تۆ بڵێ منە بێت تەکریم بکرێم وڵا لە بەرەی جەنگ من تەختی خاواڵ و خەبەرم کردووە ئەمە ئەبێ خۆی ئینسانەکە هەست بەو شعورە بکە خۆی ئەبێ ئەمە بکە نەک من داوای لێ بکەم کە نەشکە
بەڵێ ئەم جاریان بەجددی لە سەرخەتین ئەم جارە سزای قورسی هەموو کەناڵەندی لەسەر شاشەکەیەوە ئەڵم زۆر باشە ئێمە هیوادارین کە ینی سەررجەم کەناڵەکان و سەررجەم دام و دەستگاکانی ڕاگەیاندن و ڕۆژنامە نووسان و پامێری و دەستگایانە پابند من بۆی کە بە ئەتەکێتی ڕۆژنامەوانی و هەروەها بە پابندبوون بە ڕێساو یاساکانی نیشتیمانی و نەتەوەی گەلی کوردەوانی کار بکەن وەکو جەنابیشت دەڵی ڕووداوەکان بگوازنەوە بۆ شێوەی کە هەیە من ئەمە شتێکی دیکە باز بکەین ینی ئێمە لە ئێستادا بەڕاستی وەکو کورد وەکو نەتەوەی کورد کە وەکو هەموو لایەکیش دەزانین وەکو بەڕێزی شت ئاماژەت پێدا کە قۆناغەکە زۆر هەستیارە و خەریکە بەرەو هەڵدێرێکی سە ساڵەیمانە باوەکو جەنابەت دەڵێیت ینی لە داهاتوودا ئێمە پێویستمان بە چییە بۆەوەی کە زیاتر هێمن بینەوە و زیاتر بەرەو ئەو ئیتیجاهە کارکوین کە سەررجەم ئیتیجاهەکان نەتەوەی و نیشتیمانی بەوەکو لەوەی بینیمان بەڕاستی لە ڕابردوو لە بابەتی ڕیفراندۆم کە زۆرێک لە کەناڵەکان هەمووان بە چای خۆمان بینیمان ینی بەڕاستی ئەبێ کارکردن بەو شێوە نیشتیمانی و نەتەوەی بێ بۆ هەندێ پرس ینی ئەمە لە داهاتوودا چۆن وەکو تاکی ڕۆژنامەوان وەکو تاکی ڕۆژنامە نووس وەکو خاوەن قەڵەمێک چۆن ئەم کارە دەبێ بەرجەسە بکات لە داهاتوو بەداخەوە ئێمە فێرین بەس قسە دەکەین وتارەین بەیانامە دەرەکەین کەکەمە پێویستە لەسەر کادری میدیا کادری بواری ڕاگەاندن تەنها مامەڵ لەگەڵ حەدەس و ڕوودا و پێشهاتەکان بکات لە چوارچێ ئەو کاری خۆی بۆ هەژمونی حزبێک کاریگەری حزبێک لەسەر تۆ بە ئاقارێکا بتبەرێت تۆ پێت بڵێن پرۆفشناڵترین کەناڵی ڕاگەاندنی بەڵام تۆ پێت بڵێن هەر کەناڵێکی زۆر حزبی ئەمە بەداخۆ ئەبێ ڕۆژنامەنووسەکە خۆی هەست بەم بەرپرسیارەتێ بکە هەستکردن بە بەرپرسیارەتێک و پێشترش باسم کرد دەبێت ئەمە بیکەینێ بنەمای کاری داهاتوومە